خۆشەویستانی کورسادنی و سڵاوتان لێبێ ئەمشەو لەگەڵ هاوکارانم بەرنامەی ڕەهەنتان پێشکەشەکەین. لێستادا شاندێکی باڵای حکوومەتی هەرێمی کوردستان بە سەرۆکاتی قوبا تاڵەبانی لە بەغدایە. ماوەیەکی زۆرە وەکو چاودێرانی سیاسیش باسی لێوە دەکەن درێژترین ماوەی مانەوەی وەفدی حکوومەتی هەرێمی کوردستانە لە ماوەی ئەم چەند ساڵەدا بۆ ڕێککەوتن لەگەڵ بەغدا. پێشتر بۆچوونێک هەبوو کە هەر شاندی حکوومەتی هەرێمی کوردستان بگاتە بەغداد ڕێککەوتن لەگەڵ هەرێمی کوردستان ئەنجام دەدرێت و بڕەپارەی زۆرا و زۆر ئەگاتە هەرێمی کوردستان. بەڵام زیاتر لە چەند ڕۆژێک یاخود زیاتر لە 10 ڕۆژە شاندی هەرێمی کوردستان لە بەغدان، بەڵام تا ئێستا نەگەیشتوتە ڕێککەوتن. بەڵام لێک تێگەیشتنی باش و لێک نزیکبوونەوەی باشێ. لە شەقامی کوردستانیدا و لە تۆڕە کۆمەڵایەتەکاندا هاوڵاتیان پێشتر لە دوو بۆچوون هەبوو. بۆچوونێک پێی وابوو کە حکوومەتی هەرێمی کوردستان خەمسارد و کەمتەرخەمە بەرامبەر بە بەغدا و پێویستە بەپەلە بگاتە بەغدا و ڕێککەوتن بکە. بەشێکی تر پێی وابوو کە دەبێت لە ناو خۆی خۆماندا چارەسەرێک بدۆزرێتەوە و شاند نەڕواتە بەغدا و تەسلیم یاخود ڕێککەوتن لەگەڵ بەغدا نەکەن چکەوان ناویان لە نابوو تەسلیم بوون. لە بەغدا ژمارەیەک لە پەرلەمانتارە کوردەکان هەمان بۆچوونی شارعیان تەوزیف کردبوو بە جۆرێکە بەشێکیان پێیان وابوو پێویستە بەپەلە شاندی حکوومەتی هەرێم لە بەغدا بێت، بەشێکیشیان پێیان وابوو کە ڕێککەوتن زەحمەتە. ئێستا لێک تێگەیشتن هەیە، بەڵام ڕێککەوتن ماوە. لە هەمووی گرنگتر ئەوەیە کە ئێستا ژیان و گوزەرانی خەڵکی کوردستان خراپە و ڕۆ خراپتریش ئەڕوا. هێز و لایەنە سیاسەکانیش لە بەردەم بەرپرسیارەتێکی گەورەدان و هەندێک جاریش باس لە نەمانی قوارەی هەرێمی کوردستان و یاخود بچووکبوونەوەی قوارەی هەرێمی کوردستان دەکرێت لە نێوان ژێوی ژیانی خەڵک و قوارەی هەرێمی کوردستان و ڕێککەوتن لەگەڵ بەغدا و ئایا مەرجەکانی بەغدا ئستفزازی دەبن یاخود لە چوارچێوەی دەستور دەبن. هەموو ئەوانە گفتوگۆی لەبارەوە ئەکرێت لە بەرنامەی شەوی ڕەهەندا بە میوانداری هەریەک لە بەڕێزان بەڕێز کاروان ئەنوەر کادری پێشکەوتوی یەکێتی نیشتیمانی کوردستان بەخێربەی کاکارۆن، هەروەها بەڕێز عەبدولخالق ماوەتی کادری پێشکەوتوی یەکگرتووی ئیسلامی کوردستان بەخێربەی بەڕێزشتان ماڵسا، هەروەها بەڕێز سەرباز مەنمیە سەرباز ساڵح کادری پێشکەوتوی پارتی دموکراتی کوردستان بەخێربەی جەنابیشتن. کاکارۆن، شاندێکی باڵای حکوومەتی هەرێمی کوردستان لە نێوان چەند ئەگەرێکە لە بەغدایە و چەند ڕۆژێکە لە بەغدایە، وەکو ئەوەی کە لە پێشەچەکاوتم هەموو ئەم ئەگەرانەشی لەگەڵ خۆیان بردووە بۆ بەغدا. پێت وایە ئەم شاندە بەرەو کوێ پێتوانیە خود دوای هاتنەوەی ئەو شاندەوە چوونی ئەم شاندە قۆناغێکی نوێ لە نێوان هەرێم و بەغداش دەست پێ بکات؟ ئەسڵاو بۆ تو کاکزانە، ئەسڵاو بۆ هاوڕێیان و هاوکارانم. لەم شەو ساردی دەباشان ئەسڵاوێکی گەرم بۆ سەرجەم هاوڵاتیانی هەرێمی کوردستان لەو میحنەتەی کە بەڕاستی لە ساڵی 2020 تووشی هەمومان هات، چ بە دەرد و نەخۆشی، چ بە ئەو واقعی حاڵی کە هەمومان ئەزانین کە باری ئابووری گەشتە ئاستێکە وەفدی ئێمە وا بێت لە بەغدا ئیتر ینی شەڕی قوتی خەڵک بەم شێوەیە بکات کە ئەوانیش ئێستا حتمما بەغدای ئێستا لەگەڵ بەغدای 2007 زۆر جیاوازە. بەغدایەک ئێستا ئەتوانم بڵێم مەرجدا ئەنێت، مەرج ئەسەپێنێت بۆ بە حکمی ئەوەی کە ئێستا شەڕی داعشتاو بووە، ئێستا نەوت ڕوو لە بەرزبوونەوەیە، ئێستا ماڵی عەرەب و هەڵبژاردن بەڕێوەیە، کۆمەڵێک مەرجیان داناوە کە بەڕاستی ینی ئێمە پێشتر مەرج ئێمە دامانەنا، ئەوان جێبەجێیان نەکرد. ئێستا ڕێک 180 پلا عکس بۆتەوە، ئەوان مەرجدانێ نەبێ ئێمە جێبەجێکردن. ئەو مەرجانی کە ئەوان دایانناوە ئێمە جێبەجێمان کردو، بەڵام لێرە و لەوێ بۆی خەڵک ڕەشبین نەبێت. من ئێستا کەمێک پێشوی بێمە ناسەدوو لەگەڵ چەند کەسێکی ناو وەفتێکی خۆمان قسەمان کرد، ئەوانی کە لە بەغدان ڕووناکی ماوە، ئەمەلیان ماوە. ئەو مەرجانی کە ئەوانی ڕێت بەڵێ جێبەجێ ئەکرێت لێرە و لەوێ لەگەڵ زۆرینەی کوتلەکانی ناو پەرلەمانە ئێمە ئەبێت دانیشتن بکەین. کاکوبا چوو ناو پەرلەمانەوە زیاتر لەگەڵ 6 پەرلەمانتاری جیاوازی کوتلە جیاوازەکانی عێراق ئەوەی کە پێویستە بگەێنرێت گەیانوێتی بۆ لە بەرەوەی حکوومەت ئێستا گوێ لە موازنە و یاسای موازنە موازنەی ساڵی داهاتوو ئەگرێت. دوو یاسای قەرزکردنیان هەیە، ئەوەی کە پێوترە قانونی اقتیراس، ئەوان وەسعی ئەوان لە هی ئێمە زۆر خراپترە. ینی بۆ هەر بۆ ئەوی خەڵکی هاوڵاتی هەرێمی کوردستان بزانێت کە وەسعی عێراق کە ئێمە بەتەمایان هەموو یەکەکانمان بخێنە سەبەتەی ئەو حاڵەتی کە ئێستا قەرز لە خۆی ئەکاتەوە، قەرز لە بانک ئەکاتەوە، کە شوتە ئەوەی کە لە موازنەیە لە 170 موازنەی ساڵی داهاتوو لەسەر عەجز کە پێوترە کورتێنان ئەم وڵاتە
دایانێ بەڵام لەگەڵ ئەوە وڵاتێکە کە نەوت دەفرۆشێ ئەتوانێت بژانەوەی سەریعی خۆی بەخۆی ببینێ ئەوەی کە ئێمە ئەمانەوێت ئێستا نەمانتوانی وتیان بگەێنین کە ئێمە بەشێکین لەو بودجەی کە وەری ئەگرین ئێستا هاوڕاتێکی عەرب لە ناسریاڵە 1,250,000 مۆزەفیان هەیە بەڵێ ئێمە موچەخۆرمان هەیە 1,250,000 موچەخۆرمان هەیە بەڵام ئەو نەوتیکە نێرێتە دەرەوە ئەو دەواازانی کە قەرار بوو لە 150 داهاتی دەواازەکان بدرێتەوە بە بەغدا تەنانەت تا 400,000 بەرمیل بدرێتەوە بە بەغدا بەڵام لەگەڵ ئەوەشا لەگەڵ ئەو مەرجانەشا بۆی خەڵک بزانێت کە وەفتەکە ئێمە گەشتە کووە ئەمانەمان هەموو لەگەڵ بەغدا یەکلا کردوتەوە بەڵام هێشتا دەرگاکان دانەخراوە بەڵام لەگەڵ ئەمە و لەگەڵ ئەوەشا ئێستا کێشەیەک هەیە 6 حوزەیران هەڵبژاردننی پێشوەق لە عێراقا کرێ هەموو وەزانی ئێستا خەڵک هەیە مزایەدە و مساومە ئەکات هەنێکیان لەسەر حەق هەنێکیان مزایەدە ئەفرۆشێتەوە بە لایەنەکانی کە بۆ لە بەروی کە دەنگ بێنێ نەمانتوانی لە خەڵکی بگەێنین کە ئێمەی کورد بەم شێوەیە هاتوونێتە ناو یاریەکەی عێراقەوە ئێمە بەشێکی عێراق باڵین بە ئیداری و بە مالی بە پارە دەستوری عێراق ئەمانی سەپاندووە ئەوان ئێستەوە ئازانن کە خەڵکی بەسرا ئیش ئەکات پارەکی بەسرا خەڵکی سلێمانی و هەڵەبجە و دهۆک و هەولێری خوا ئەم شعورە خراپ دروست بووە ئێستا ڕۆژ بەڕۆژ زیاتر ڕەنگەیاتەوە خاستەن هەتاوەکو بەرەو هەڵبژاردننی داهاتوش بڕۆین مانگی حوزەیران شعورەکە قوڵتر ئەبێتەوە تۆختر ئەبێتەوە بۆیە ئێستا وەفدەکەی ئێمە ئەتوانن لە ڕێ حیزبەکانەوە وا بکەن کە پەرلەمان حکومت قەناعەت پێ بکاکە بەڵێ کورد ئێستا مافی خۆیەتی هاتوتە مفاوەزات و وەفدێکی باڵا گەشۆتە ئەوێ بیرمانەچی ئێمە لە قوبات تاڵەبانی کوڕی هەواڵ مامجلال کە دامەزرێنەری ئەم عێراقن نوێ ئێستا کە قوبات لە بەغدا ئەچێتە ناو پەرلەمانەوە بەو هەیبەتەوە بەو هەیکلەوە بەم شێوەیە بەڵام لەگەڵ ئەوەشا یاریە سیاسەکە لە دەستی ئێمە خەریکە ئەچێتە دەستی عەرەبەکانەوە بۆ لە بەرەوەی کە ئەوان بەرەو هەڵبژاردن ئەچن ئانەوێ وەرەقی کوردی بەکاربێنن بۆ سەرخستنی ئەو کوتلە حیزبیانە ئەو کوتلە ئیسلامیانە ئەو کوتلە عەلمانیانەی کە لە بەغا لە مانگی حوزەیرانە ئەچن ناو هەڵبژاردنەکە بەڵام لێرە و لەوێ دانوستان بەم شێوەیە ئەبێت شتێک ببەخشیت شتێک وەرگری لە وەرگرتنەکەیە ئێمەوە هەموو ئەزانی کە ئێمە لەسەر 320 ملیار دینار شەڕی ئەوە ئەکەین چییە بەخشین نەوتە بەخشین لەگەڵ لە 150 داهاتی خاڵە گومرجەکانە لە 150 داهاتەکە و لەگەڵ نەوتەکە ئەگەر بێت ئێمە نەمان بەخشی کەواتەکەم تەرخیمی لای ئێمە ئەگەر ئێمە بەخشیمان و عراق بەرامبەر بەوە لە میزانی ساڵی داهاتووە بەشی کوردیا پشتی کوردی نەچەسپان کەواتە خەتا لە لای ئەوانە ئێمە دوو تەرەفین تەرەفی سێهاتە ناو بڵێن کە لە دوای ئەو شاندەی باڵای حکوومەت یاریێمی کوردستان ئیتر کۆتایی بە مزایەدە دێت و کۆتایی بە مقۆمخۆی ئەوەی کە چێ ڕێکەکە و چێ ڕێک ناکە چێ مەرجی استفزازی هەیە و چێ مەرجی استفزازی ئەمە ڕوون نابێتەوە لایەنەکان بێگومان ئێستا ئەو وەفدەی کە لە بەغدایە هەموو شتەکان بەردەستی ئەوە هەیە ئەوەی کە بۆ پەرلەمانی عێراقیان باس کردووە لە ناو هۆڵی پەرلەمانە بڵین لە قاعی پەرلەمانە هەموو ڕقەمەکان خراوەتە مەرجت هەیە لەگەڵ سۆمۆ چەندانیشتنی کراوە سۆمۆ ئەم شتانە ئەسەپێنێ چەندێک نەوت دەوێت ئەمە نەوتەکە ئەیتۆ ئەگەر بەرامبەر ئەوە پارەکەنە نێرکەوە تو لێرە ئێمە وەفدەکەمان خاڵی باشی سەپاندووە و هەنێشتیشی سلمانووە کە وەک ڕاستی لەگەڵ عەرەبەکان لەگەڵ حیزبەکان لەگەڵ حکوومەت لەگەڵ وەزارەتی مالیە لەگەڵ وەزارەتی نەوت ئەمانی هەموو بەڕەقەم خسۆتە بەردەستیان ئێستا تۆپ لە مەلعەبی ئەوانەیە بەڵام ئەگەر بێت و ئەوانیش بەو بیانووی کە لێرە و لەوێ قسەی لەسەر ئەکەن کە گوایە ئێمە لە 2007 مەرجەکانی ئەومان پێشێل کردووە لەسەر لە میعاد عەبدولمەهدیە پێشێلمان کردو قسەمان کردووە کورد و کرمانج ئەتوانم بڵێم بەڕۆحێتێکی ئینتیقام و ئێستا ئیشەکەن یەک لەبەر ئەوەی کە ئێمە لە 2007 وەرەقی ڕەفراندوممان بەکارهێناوە دوو لەبەر ئەوەی کە خۆیان ئێستا بەرەو هەڵبژاردنێک ئەچن هەڵبژاردنەکە هەم شێوازی هەڵبژاردنەکە کە فرە دائیریە کەس نازانێت پێشتر لە ئەزمونیان نییە دوو ئەیانوێت ئەمە بەکاربێنن یعنی ئەیانە وەرەقەی کوردی بەکاربێنن بۆ سەرخستنی خۆیان بەڵام لەگەڵ ئەوەشا ئەو خاڵی کە من دڵم پێی خۆشە کە ڕووناکێک ئەبەخشێت لە ئەو سەری تونێلەکەوە نرخی نەوت واتەوەقعکرێت لە ناوەڕاستی ئەم ساڵی 2020کە 6 بۆ 70 دلار ببینێ بخۆی لەو کاتەیە ئەکرێت عەرەبەکانیش ئەکرێت عێراقیش ئەکرێت وەزارەتی نەوتیش ئەکرێت ئێمەش کەمێک ببوژینەوە بەوەی کە بەرزبوونەی نرخ بەڵام بیرمان نەچێت زمانی دیبلۆماسی دایم ئەیباتەوە یعنی ئەوەی ئەمی کورد بەداخەوەڵم لە مێژوو خۆمانە لە شاخە بردومانەتەوە لە شەڕا بردومانەتەوە بەڵام لەسەر مێز دۆڕانومەنە ئەم جارە ئەم نەفەس درێژەی کە بە وەفدی باڵای هەرێمی کوردستانەوە هەیە ئەو نەفەس درێژەی کە بە قوبادەوە هەیە لێرە و لەوێ ڕۆژانە بەدەیان خەڵک ئەبینێ بەدەیان کوتلە ئەبینێ دیدار و چاوپێکەوتنەکانی کارێکی وای کردووە کە ئێستا عەرەب بزانن کە کورد ئەو نیەتە شەڕانی نییە ئەو نیەتە ئینفیسالی نەماوە
ئەگەر باسی جاوبوونەوە جاخوازیشکەین بەو شێوەیە نییە کە لە 2007 هەیە بەڵکو لە زەمن ئەمانە ئەسەرمێنێ کورت و کرماچ ئێستا خەڵک چاوەڕێی چە و چاوەڕێی دارایی و چاوەڕێی داهاتی نەوتی عێراقەکە بۆ هەرێمی کوردستان ئەگەر کرا و سەری گرت ئەو سەرکەوتێکی زۆر گەورەیە بەڵام ئەگەر نەمانتوانی یان عەرەبەکان نەهاتنە ژێر باری ئەوەی کە وەفدە کوردیەکە مەرجەکانی ئەوان هەموو جێبەجێ بکە ئەکرێت تەوەری دووەمی بەرنامەکە باز دۆش بکەین ئەگەر نەبوو چی زۆر باشە باسی ئەوەشەکەی مامۆستا عەبدولخالق چەند گرنگە ئێستا ئەو بۆ چوونی بەڕێستان وەکو کادرێکی پێشکەوتووی یەکگرتووی ئیسلامی وەکو ڕۆژنامە نووسێکی بە ئاگاکە ئێستا شاندێکی باڵای هەرێمی کوردستان و کە خواستی هەموو لایەنەکان بوو لە بەغدایە و گەیشتۆتە ئەوەی کە ئێستا مەسەلەن شێوی ڕابردوو کە قوبات لە کە سەرۆکی شان دەکەێت لە کەناڵی دیزلە مخاتەبەی شارەی عێراقی شێکرد بەڕاستیانی ئێستا تۆپەکە لە کوێوە کۆی کە وەزیری دارایی ئێڵێت بەناوی خوای بێهاوتا دیارە واقعی هەرێمی کوردستان و عێراقیش بە دۆخێکی زۆر هەستیارێت تێپەڕێ بەهۆی ئەو بارودۆخە دارایی کە هەیە و بە تایبەت مۆزوعی عملەی دۆلار و دیناری عێراقیەویش باسێکە کە کەوتوتە سەرباسی بودجەی 2021 کە پەیوەندی ڕاستەوخۆی بە قەزەی کێشەی هەرێم و بەغداتەوە هەیە کە دیارەوەش قسەی جدی ئەبێ لەسەر بکرێ بەڵام ئەوی کە هەیە ئێمە ئێستا باز دەکەین باسی کێشەی هەرێمی کوردستان و ئەو شایستە دارایەکانی هەرێمی کوردستانەکەین ئەم بەداخەوە کاتێک کە وەفدی کوردی لە بەغدادا و ماوەی هەفتەیەکە کە دیارە دیدار و ئامانجیان گەیشتنە بە نەتیجەیەک و بە ئەنجامێک بۆی کە هاوڵاتیان هەرێمی کوردستان دڵخۆشکەر بن و ئەم وەفدە بڕیارێک بدرێت لە قازانجی هەم فەرمانبەران و مامۆستایان و هەموو چین و توێژەکانی هەرێمی کوردستان بێ بەڵام بەداخەوە ئێمە کە ئێستا وەفدمان لە بەغدایە چۆنڵێ لە قۆناغێکە لە نزمترین ئاستیایەتی بەڕاستی ئاستی وەفدنە ئاستی ئەو واقعی کە هەرێمی کوردستانە وەزعیفترین زمانیان پێ ئێستا چونکە بۆ ئێستا ژێمە لە ناوخۆی کوردستان کاکزانەکە کاتێک باسی وەفدی کوردیەکەین لە بەغا ئێستاش گرنگە بۆ ئێمە لە ناو کوردستان و لە هەرێمی کوردستان یەکدەنگی و هەمەهانگی و متمانە بە یەکترمانە بێ لەلایەکەوە ئێستا کە من و تۆ قسە ئەکەین و بینەرانی خۆشەویست ئاگادارن کە کێشەی بینی پارتی و پەکەکەمانە ئێستا کێشەی بینی یەکێتی و پارتیمانەیە کێشەی بینی هەموو لایەنە سیاسەکانمانەیە کە بەداخەوە بە سەراحەت بڵێن ئەوە نزیکەی مدەیەکی زۆرە کە داوای کۆبوونەوەیەکی پێنجخۆڵیە کرێ هەر لایەنێک بێ متمانەیە بێ کە بەشداری نەکاتە ناو کۆبوونەوەکانیش ئەمە کۆمەڵێکشتن کە بەڕاستی بێهێزی ئەم وە قووەتی ئەم لیژنەی کەەوە ئەم وەفدێک کە چۆتە بەغا ئەوە ئەسەلمێنێکە بالفعل ئێستا ئێمە وەکو وەفدێکی مفاوز لە بەغا ئەوەی کە قووەتی ناو کۆبوونەوەکانەوە ناو جەلسەیە بەس ئیقلیم ویان دووەلی ئەوروپی ئەمریکا تەدەخل بکە ئەگەرنا وەرەقەی زەقل لەلایەن وەفدی مفاوزەوە کە کاقوبان سەرپەرشتیەکە هیچ وەرەقێکی زەختیان پێنێ بەڕاستی ئەمەش دیارە تەراکماتی پێشوو بووە کە کاتێکە من نەوت بە $100 بوو بە $120 بوو بەداخەوە ژێرخانی ئابووری هەرێمی کوردستانمان نەبوژاندەوە بۆی بتوانانی ئێستا بە جۆرێک لە جۆرەکان بێمەنەت بین بەرامبەر بەغداد ئەم وەفدەی کە لەوێ ئەزانێ خۆ دوانەوانەیە دواوێزگە و وەفدی مفاوز نەبێ بەڵام بە دڵنیاییەوە ئەزانن خەڵکی هەرێمی کوردستان و هاوڵاتیان و فەرمانبەرانی هەرێمی کوردستان چاوێن لە دەستی ئەو وەفدەیە ئەگەر نا بە دەستی بەتاڵە بگەڕێنەوە لەو بڕوایم ئەو متمانەی لە هەرێمی کوردستان لە نێوان دەسەڵات و فەرمانبەران و دەسەڵات و لەگەڵ لایەنەکانی ئۆپۆزیسیۆن و هەموو لایەنەکان و بەکۆی گشتی هەموو چین و توێژەکاندا متمانەیەک نەماوە بۆیە لەوانەیە دۆخی هەرێمی کوردستان و لە ڕووی سیاسی و لە زۆر شتی ترەوە بەڕاستی لە گرێژنە دەربچێ و لە دەست دەربچێ بۆیە وەفدەکە کە ئێستا لە بەغدادە بەڕاستی بەداخەوە من ئەوەی کە ئەیبینم دڵخۆشکەر نییە من دەستی کاکاروان خۆش بێ بالفعل هیواداری بەوەی کە ئەم وەفدەکە کاتێک بگەڕێتەوە شایستە دارایەکانی هەرێمی کوردستان و فەرمانبەرانی هەرێمی کوردستان بژێڕێتەوە لە کۆنگرەی ڕۆژنامەنووسی کە کاتێک گەڕانەوە ئیعلانیەوە بکەن بەشە بودجێ هەرێمی کوردستان لە 2021 تەسپید ببێ و ڕێژەی موچەخۆرانی حەقیقی کە بەداخەوە تا ئێستاش ئەو ڕقەمەی کە لە لای وەفدەکەیە بە هەمان موچەخۆری بندیوارەوەیکە لەوەیە ئەوە جۆرێکە لەو بێمتمانەیە کە ئێستا لە بەغداد هەیە دیارە ئەم سەردانی پەرلەمان و سەردانی سەرۆکایەتی کۆمار و سەرۆکایەتی حکوومەت و هەموو لایەنە پەیوەندیدارەکان و وەزارەتی دارایی ئەوانەی کە هەیە ئەبوایە لە چاو وەفدی مفاوزی پێشوو و لە چاو دیدار و دانوستانەکانی پێشە وایە زووتر بگەشتینایەتێ نەتیجە بالفعل ئەوەی کاکاروان باسی کرد وەزعی بەغاش وەزعێکی نەهەموارە واقعی ئابووری لە بەغداد بە حکمی
ئەم وەزعی کە سەرەتا باسمان کرد عملەی دۆلار و عملەی دینار کە ئێستا جۆرێک لە جۆرەکان هەڵکشانی دۆلار و مزنبوونەوەی دیناری پێوە دیارە و انتخابات لە عێراق کە دیارە انتخابات لە پێش هیچ حزبێک لە عێراق ئامادەی ئەوەی نیە کە لەگە کورددا ڕێبکەوێ بۆ چکە متمانەی کورد و بەڕاستی ڕازگۆیی کە سەراحەت بڵێن ڕازگۆیی وەفدی مفاوز و ڕازگۆیی دەسەڵاتی خۆماڵی خۆمان لەگەڵ عێراقا پێشتر بەو شێوەیە نەبوو ئەم متمانەیە بژێڕێتەوە کاتێک دەسەڵاتی عێراقی و حکوومەتی عێراقی ناون لەگەڵ هەرێمان ڕێبکەوێ نەبێتە ئیشکال بۆی چکە لەوەیە ئەندام پەرلەمانەکان بە سونە و شیعەشەوە و هاوڵاتیانی عێراقی لە هەموو شارەکان قسەیان لەسەر ئەوەیە کە نەخێر حکوومەتی هەرێمی کوردستان ئامادەنی یەک بەرمیل لەوت ڕادستی بەغداد بکە ئێمە بە چ حەقێک پارەی بدەینێ و ئێمە بۆ مێژوو ئەمە یەکەم دانوستان ئەمە دوو دانوستان ئەمە چەند ساڵی پێشووی ئەمە دووبارە بۆتەوە بۆیە بەڕاستی بێ متمانەیەک هەیە بەداخەوەی کە ئێستا گوزەرێ ئومێدێک بەدی ناکرێ مانەوەی وەفدەکە بەم شێوەیە بێ ئومێدیە جارێکی تر بۆ هەرێمی کوردستان ئەگەر بەغداد لە ڕێگەی قەرزەوە بێ لە ڕێگەی چۆنڵی سندوقی نێودەوڵەتیەوە بێ لە ڕێگەی بانکی ناوەندی خۆیەوە بێ یعنی ئیشکالی خۆی نەهێشتووە موچە ئەدا بە جۆرێک لە جۆرەکان ئەگەر وەزعێک هەڵاوسانێکیش لە ناو شارعایەوە لە ناو بازاڕە دروست بکە بە بەرزبوونەوەی دۆلاری ئەمریکی بەڵام جۆرێک لە جۆرەکان ئیشی خۆی تەرتیب کردووە بەڵام کاتێک وەفدی ئێمە بەدەست بەتاڵی بگەڕێتەوە پشت بۆ چێ بەستین یعنی پشت بە چێ بەستین ئێستاش کاکزانە دڵنیای لەوەی کە قیادەی ئەم وڵاتە بە هەردوو زۆنەوە ئامادەنین هیچ موچەیەکی بندیواری خۆیانی ببڕن لەبەر خاتری ئەوەی کە چاکسازێکی ڕاستەقینە بکرێ باش ئێمە خۆ زۆر یعنی لە ڕۆشنبیران لەلایەنە سیاسیەکان هاواری ئەوەیانە بەڕاستی کە ئێمە ئەگەر لە بەغا دەست بەتاڵبووین چی بکەین لێرە بۆ یعنی بەرپرسانی ئێمە و حکوومەت و ماوەی 30 ساڵ کە لەم وڵاتەیە بەڕاستی ئەوەی کە بینیمانە لە داخڵبوونی دووگو هێلکەی قاچاقچی لە سنوورەکان و لە ئیبراهیم خەلیلەوە بگرێت تا باشماخ و لە هەموو شوێنەکانی تر و ئەو بەرپرسانەی کە لەسەر حسابی میلەت و مامۆستان و فەرمانبەران ئێستا ژیرفانی خۆیان پڕ کردووە با نیەت پاکێک لەم حکوومەتەی ئێمەوە دروست ببێ و ئیعلان بکرێ بۆ فەرمانبەران بۆ مامۆستان ئەگەر ئێمە لە بەغداد دەست بەتاڵیش بووین ئەمە باسێکە مامۆستا عەبدولخالق بەڵام مانەوەی ئەو شاندە لە بەغدا ئەو پشوو درێژیە و ئەو ئەمە متمانەیەک دروست ناکاتەوە بۆی کە حکوومەت ئێوێ ڕێککەوێ لە پێناو ژیانی خەڵک ئێمە دڵنیای لەوەی کە ئێستا ئەم شاندا بە نوێنەراتی حکوومەتی هەرێمی کوردستان کە ئێستا لە ناوەندە بە دڵنیای بۆ ڕێککەوتن چووە بەڵام ڕێککەوتنێک کە ئێمە ئاڵێن قوی نییە بۆی ئێستا کە ڕێبکەوێت لەگەڵ ناوەندە باسەکە ئەوەیە ئەو کارتانی کە ئێستا چۆنڵی ستافەکە پێێتی وەفدەکە پێێتی کارتی سوتاون یعنی کاتێک باسی نەو دەکەی بۆ ئەبێ کە کاتێک تۆ هاوڵاتیان هەرێمی کوردستان هاواری لە بەرز بێتەوە ئەنجا ئەعلانی لەلایەن سەرۆکی هەرێمی کوردستان و ئەعلانیەوە بکرێت کە ئێمە ڕێککەوتنی 50 ساڵەمان هەیە و ناتوانین لە ڕێگای کۆمپانیای سۆمەوە بۆ نمونە نەوتە ناردە بکەین و ئێمە کۆمەڵە خودی ترمانەیە کە لەوە پێش ئیمزا کراوە ناتوانین دەستبەرداریان ببین بۆ کۆمەڵێک ئەعلانی یعنی شتی ترە کرێت کە بالفعل تەسیراتی لەسەر ئەم وەفدە هەیە کە نەتوانن ڕێککەوتن بکە بە دڵنیایی ئەوەی کە ئەبینرێ ئێمە جێی دەستخۆشی ئەم وەفدە کە واجبە بەسەریانەوە ڕێککەوتن بکەن بەڵام ئەوەی کە ئێمە ئیبینین حقایق بە خەڵک بڵێن کە ئێمە دیارە لەگەڵ ئەو وەفدەیە قسە کراوە و لەگەڵ ئەندام پەرلەمانەکانە کە لەوێن ئەم وەفدەیان بینیوە بەداخەوە کە کاتێک پرسیاران لێ کردوون داهاتی هەرێمی کوردستان چەند و چۆن جوابیان پێ نەبووە کە کاتێک لیان پرسیون ئەم عقودەی کە کراوە بۆ 50 ساڵ ئێمەمانەوە بۆ ماڕوونکەنەوە جوابیان پێ نەبووە مەگەر وەفدەکەی حکوومەتی عراقی کە دوێنە ڕۆژۆتە تورکیا بە جۆرێک لە جۆرەکان ڕوونکردنەوەیان درابێتێ لەگەڵ یعنی ئەمە یەکێکی تر لە بێبتمانەیەکان کاکزانە لەگەڵ داخڵبوونی وەفدی حکوومەتی هەرێمی کوردستان بۆ بەغداد وەفدێکی یعنی چین و توێژەکانی هەرێمیش لە بەغابن بە عکسی بۆ چوونی وەفدەکەی حکوومەتەوە قسەیان لەگەڵ لایەنە پەیوەنددارەکان کردو کە بەڕاستیەوەش بێمتمانەیەکە کە دەستیان خۆش بێ حەقیانە چونکە مۆزف و فەرمانبەران و مامۆستایانیش لەم هەرێمی کوردستانە بێمتمانە بوون بەرامبەر حکوومەت بەرامبەر وەفدەش بۆیە خۆیان سەردانیان کردو بەڵام لە نەتیجە ئەو بێمتمانەیەش کە کاتێک تۆ لەگەڵ وەفدی مفاوزە لە پەرلەمان و لە حکوومەت دانیشی بەڵام لەولا وەفدێکی فەرمانبەرانت هەیە کە ئامادەی نییە ئەو پارەی بێتەوە بۆ هەرێمی کوردستان و داواکەن موچە ڕاستەخۆ لە بەغاوە دابش زۆر کاک سەربەست بۆ چوونی ئێوە لەسەرەوەی کە ئایا ئەو شاندەی حکوومەتی هەرێمی کوردستان پێویستە ڕێبکەوێت یاخۆت مەترسیەکانی ئەوانەی کە لە شەقامی کوردستانیا باسەکرێت کە مەسەلەی مەترسیەکانی سەرقەوارەی هەرێم ئایا چۆن بتوانین خۆشیێنی بکەین یان مەسەلەن ئەوانە ئەو بۆچوونانە لە ئێوە لەگەڵ بۆچوونی شاندەکە و ڕێکەوتن لەگەڵ بەغداد چۆنە؟ بەڵێ سواز خۆشحاڵم لەگەڵ هاوڕێیانە گفتوگوێم تەوەرە بکەین سڵاو بۆ بینەرانی کورسات بەڕاستی دوای گوێگوزبوون لە تەوەرەکە
و گەڕانەوە بۆەوەی کە ئەم دۆخی کە لە هەرێمی کوردستانە گوزارێ بەڕاستی ئەمە یەکەمین شاندی هەرێمی کوردستان نیە کاچێتە بەغدا. ئێمە بە درێژای 7 ساڵی ڕابردوو بەردەوام شاندی هەرێم چۆتە بەغدا و شاند هاتووە بۆ هەرێمی کوردستان و ئاڵ و گۆڕ هەبوو و جۆرێکی لە تێگەیشتن هەبوو زۆرجار و هەرێمی کوردستانیش بەڕاستی زۆرجار دەست پێشخەر بوو لەوەی کە مامەڵێکی باش لەگەڵ حکوومەتی عراقی بکات. من لەگەڵ زمانی کە عەبدولخالق نیم لەگەڵ ڕێزما بووی کە بە زمانی خۆتۆمەتبارکردن قسەی کرد. من وازانم کە بۆ نمونە ئەگەر ئێمە تەنها سێری مانگی 11 ساڵ بکەین سەرۆکایەتی هەرێمی کوردستان بە سەرپەرشتی سەرۆکی هەرێمی کوردستان ڕێزدار نێچیروان بارزانی ناوەندی کۆکردنەوەی هێزە کوردەکان بوو بۆ گفتو کۆکردنی ئەم باسە بە یەکگرتو و کۆمەڵ و هێزەکانی تریشەوە و ناوەندی کۆکردنەوەی هەر سێ دامەزراوە سەرکێکەی هەرێمی کوردستان بوو سەرۆکاتی هەرێمی کوردستان سەرۆکاتی پەرلەمانی کوردستان سەرۆکاتی حکوومەتی هەرێمی کوردستان و دواتریش لەگەڵ کۆمەڵێک لە خەڵکی خوبەرا و سیاسەتمەدار و خەڵکی نیشتیمان پەروەر قسە کراوە و گفتوگۆ کراوە. کاتێک وەفدی کوردی بە سەرۆکایەتی ڕێزدار کاکوبات جێگری سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان چێتە بەغدا بە پشتیوانی دامەزراوەی سەرۆکاتی هەرێمی کوردستان و پەرلەمان و حکوومەتەوە چۆتە بەغدا و هێزە کوردەکانیش هەموو پشتیوانیان کردووە و بە کارنامەیەک چۆتە بەغدا. یعنی هەرێمی کوردستان بە دەستێکی لەرزۆکەوە لە بەغدانی بە باوەڕی من ئەسڵەن ئەو پرێجدێتی پیشاناوە و بە شەفافانە قسەی کردووە. کاتێک جێگری سەرۆکی حکوومەت و تیمێکی وەزاری ئەچنە پەرلەمانی عراقی ئەچنە حکوومەتی عراق ئەچنە سەردانی لایەنە سیاسەکانی عراق بەڕاستی بەڕۆن و شەفافی قسەیان کردووە و داواکاری کوردیان بە تەواوی گەیاندووە و ئامادەی سازان و گفتوگۆش بوون. ئەوەی کاگەنۆر باسی کرد کە بۆ نمونە قسێکی جوانێکی لەسەرەوەی کە حکوومەتی عراقی مەرجی هەیە لەسەر ئێمە بەڵام حکوومەتی عراقی بخۆش لە دۆخێکی باشانیە. یعنی مەرجەکانی حکوومەتی عراقی لە هێزەوە نەهاتون لە بێهێزیەوە هاتون لە پەرتاوازەیی و لە شەرکەتیەوە هاتون. ئەسڵەن بخۆی حکوومەتی عراقی ئێستا لە دۆخێکی زۆر خراپایە نرخی دلاری لە 120,000 بۆ 150,000 دینار زیاتر لە 10 تریلیۆن دیناری تەبع کردووە کە ئەمە بەهای نرخی دراوی عراقی زۆرە هێنێتە خوارەوە. ئەبینین کە بۆ منە دەستوەردانی دەوڵەتانی ناوچەکە لەسەر سیادی عراق زۆر باشکرا دیارە. ئەوەی کە دوێنێ بینیمان کازمی سەردانی تورکیای کرد و لە کاتی پێشوازیکردنیە ئۆردوگان جۆرێک لە تانۆتە شەری ڕوبەڕوو کردوانێ بە زمانی جەستە دەستدرێژی کردە سەری. بە باوەڕی من ئەگەر کازمی سەرۆکی حکوومەتێکی بەهێز وایە و نوێنەرایەتی دەوڵەتێکی بەهێزی بکرد بایە ئۆردوگان نەیەتوانی بەو زمانی جەستێ بیشکێنێەوە پەلاماری بات و لە شانی کەم کاتەوە کە لە کۆتاییە ئەوەی کە بەرامبەر کازمی کراوە بەرامبەر کۆی عراقیەکان کراوە نەک بەرامبەر تەنها شخصی کازمی. من دڵنیام بۆ نمونە ئەگەر سەرۆکی دەوڵەتی ئێران وایە سەرۆکی دەوڵەتێکی گەورەی وەکو ئەمریکا و بەریتانیا و فەڕەنسا و ئەڵمانیا بۆ هەرگیز ئۆردوگان نەیەتوانی بە زمانی جەستا ئەوەی کە بەرامبەر کازمی کردی بەرامبەر بە سەرۆکی دەوڵەتێکی گەورەی ناوچەکە یاخود ئەوروپی بکە. لەبەرەوە بەڕاستی من لەگەڵەوە نیم کە بە زمانی خۆتۆمەتبارکردن خۆمان تۆمەتبارکەین. کاک عەبدولخالق باسی ڕێکوتنی 50 ساڵی نەوتی کرد. حکوومەتی هەرێمی کوردستان چەند جارێک لە سەرمە ڕوونکردنەوەیەوە لە پەرلەمان ڕوونکردنەوەیەوە لە سەرۆکاتی ئەنجومەن ڕوونکردنەوەیەوە کە عەقدی 50 ساڵە بۆ هەناردەکردنی نەوتە بۆ بۆریەکە بە تورکیا تێپەڕێ هیچ پەیوەندی بە نەوتەوە نێ پەیوەندی بە بۆری نەوتیەوە هەیە. و ئەوەی کە کاک عەبدولخالق ئێمەی تاوانبار کرد بۆ حکوومەتی هەرێم و خەڵکی کوردستانی تاوانبار کرد لەسەر ئەوەی کە ئێمە شەفاف نین لەگەڵ حکوومەتی عراق ئێمە ئینا یعنی ئەمە جزورە مێژوەکەی گەرتە بۆ ساڵی 2007 کاتێک یاسای نەوت و گاز لە عراق برایە پەرلەمانی عراقیەوە لە بەشی یاسایەکەشی تێپەڕێن کوتلە لایەنە سیاسیەکانیش لەسەری ڕێکەکەون هەرێمی کوردستانیش ڕەزامەند دەبێت بە حەقی خۆی لەو یاسایە. بەڵام کوتلەی عەرەبی و بە تایبەتی شیعە ئامادە نین یاساکە بەرنە ناو پەرلەمانەوە و دەنگی دنگدانی لەسەر بکەن لەبەرەوەی بە قازانجی هەرێمی کوردستانە لەبەرەوەی لە کۆتایی بە قازانجی خەڵکی عراقیشە بۆ کوردکردنەوەی دەسەڵاتی هەرێمی کوردستان بۆ لە قاڵبدانی هەرێمی کوردستان ئامادە نەبوون یاسای نۆت و غاز لە عراق جێبەجێکن بەم چرکە ساتەشەوە ئێمە لە عراق یاسای نۆت و غازمان نییە کە مافە دەستوریەکانی عراق ڕەوا بینێت کە هەرێمی کوردستان مافی چییە و ئێمە ئامادە بوون کە مافە چییە لە ڕووی قانونیەوە بە سازان و تەوافق بە پێی بنەما دەستوریەکان جێبەجێکردن و بگەڕێنەوە بووی. من بەڕاستی تعلیقم لەسەرەوەی کاک عەبدولخالق هەبوو کە بەڕاستی باسی کێوەشی کرد کە وتی شەڕمان هەیە شەڕی پەکەکە و پارتی. بەڕاستیەوە شەڕی پەکە و پارتی نییە ئەوە دەستدرێژی و گێچەڵی پەکەکەی بە باشووری کوردستان هەرەوەی کە لە ماوەکانی ڕابردوو بینیمان لە هاوین هەواری کونەماسی تیاری تورکی قەسفەکات و هاوڵاتی مەدەنی پێوە بێت ئەمە چەندە پەیوەندی بە پارتی و بە حیزبایەتیەوە هەیە ئەوەندەی پەیوەندی بە خەڵکی کوردستانەوە پەیوەندی بە خەڵکی مەدەنیەوە هەیە هەرەوەی کە بینیمان لە شاخی ئەزمەر تیاری تورکی قەسفەکات و گەریلای پەکەکە کوژێت ئەبینین کە ئەمە هیچ پەیوەندێکی بە حیزبێکی سیاسیەوە نیە لە باشووری کوردستان هەر ئەوەی کە پەکەکە لە شنگال و
لە ناوچەکانی مادەی 140 دەستدرێژیە کات هیچ پەیوەندیەکی بە حیزبێکی سیاسی دیاریکراوە نییە ئەوە پەیوەندی بۆ هەیە بەڕاستی پەکەکە ئەبێ بە جورئەت و بیۆرانە بڵین دەستدرێژی تەحەڕوش گێچەڵ بە خەڵکی باشووری کوردستانەکە ماوەی 30 ساڵی ڕابردوو پەکەکە هێزێکی پرسەرێشە بوو بۆ خەڵکی باشووری کوردستان لەبەرەوەی نوێنەری ئەوان لێرە نییە مەسەڵەن ئەکرێ ئەوەی کە من نیگەرانەکەوەیە کە بەشێک لە خەڵکی باشووری کوردستان بەڕاستی ڕایەتی بە دەستدرێژەکانی پەکەکەیان لە ڕێگەی ئەو زمانە نەرمەی کە هیانە بۆیان لە ڕێگەی ئەوەی کە بۆ نمونە زۆر جار شەڕەکە بەنە باد بیەوەی کە ئەمە شەڕی پارتی و پەکەکەیە لە ڕاستی ئەو شەڕی پارتی و پەکەکە نێش دەستدرێژی و گێچەڵی پەکەکەیە بە خەڵکی باشووری کوردستان و سەبارەت بۆی کە ئێمە لە عێراقا ئایندەمان بەرەوچۆ ڕوا من باوەڕ ئایندەی کورد لە عێراقا ماوەیە باوەڕم وایە عێراق بەخۆی ئایندەی نییە و عێراق وڵاتێکی لەرزۆکە بڕێکی زۆر پارە قەرزەکە بۆی ساڵی ئیسە قەرزی کردو بۆی کەم ساڵ توانێت موچەی مانگەکانی 10 و 12 تەرتیبکە بۆ ساڵی داهاتوو شەمان شێوەیە نرخی دۆلاری بەرز کردوێتەوە و زیاتر لە 10 تریلیۆن دیناری تەبع کردووە هەموو ئاماژەکان بوون کە عێراق لە بەردەم داڕمانێکی ئابووری زۆر گەورایە و خراپترینشت بۆ ئێمە ئەوەیە کە ئێمە چاومە لە دەستی حکوومەتی عێراقی بێ ئێمە زۆر لەگەڵەوەین چۆن بەر لە ڕۆشنی وەفدەکە سێلایەنە سیاسیەکە بە تایبەتی پارتی و یەکێتی و گۆڕان دواتر لەگەڵ حزابی ترا و دواتر سەرۆکاتی هەرێم حکوومەت و پەرلەمان زۆر تێیدیواکەین کە ئەم تەنسیقا ئەم تێگەیشتنە ئەم گفتوگۆیە ئەم دیالۆگە بەردەوام بێ و لە ناو ماڵی کووردا بۆ چارەسەری کێشەکان بگەڕێت لە بەشی دووەمە پرسیاری ئەوەکەین کا کاروان هەرچەندە سەرۆکی شاندەکەی حکوومەتی هەرێمی کوردستان باسی لەوە کردو کە ئەبێ گەشتبین بین و گەشتبینین بۆ ڕێکەوتن لەگەڵ بەغدا و تەکید لەسەر ڕێکەوتنەکەنەوە ئەگەر حکوومەتی هەرێمی کوردستان بە هەر هۆکارێک بێ نەیتوانی پابند بێت بە مەرجەکانی بەغدا بە پرۆژه یاساکە کە لە ناو ئەنجومەنی نوێنەرانە ئەکرێ بە یاساوکو بە هەموو باگراوەندانەی کە ئێستا لە دۆخی عێراقا هەیە و یاسایەک تێپەڕن کە بتوان استفادەی بۆ انتخابات لێ بکەن کورد ئەبێت چی بکات خۆ ناکرێت تر بچێتە تونێلێکی تاریکەوە و ڕەشبین بێ ئەبێت چی بکات کورد مەترسی لەسەر نییە کورد ئەگەر بیر لە عینسێرێکی مێژوو کورد بکەیت کات هەبووە خۆی بە تەنها بووە سێ دەوڵەت لەسەری بە بردومان و بە تۆپ و بە تیارم ئەوەتەوە ماوەتەوە ئێستا شەڕی سیاستە سیاستیش ئێستا پێیوەستە بە ئابوووریەوە تەوەری دووەمە چی بکەین ئێمە چی بکەین ئێمە پێشە مشتێک من زۆر گەشت بینم لەبەر ئێمە لە خاچێکی فەقیرە ناژین ئێمە هەژار نین یعنی هەم لە نەوت لە گاز لە ئاو لە زەوی زراعی لە کەش و هەوا لە چواروەرزە لە خەڵکێکی باش لە هێزێکی گەنج هێزی کار یعنی ئەگەر تۆ بتوانین تەوزیفکردنی ژیانی عەسری ئێستا بتوانین یەکێک ئەبین لەو وڵاتانی یان لەو هەرێمانی کە بتوانین لەسەر پێی خۆمان بوەستین بۆ نەوەستین پشتمان لە پشتی نەوتەوە بەست نەوت کە دائڕمێت ئێمە دائڕمین لەگەڵی نەوت کە بەرزە بێتەوە ئێمە لە بازاڕ دیسان جارێکی کە ڕەواش پیاکەینەوە ئەمە کێشەی ئێمە ئەوەیە دوو بیرمان نەچێت 16,000 لە سیستەمی بایۆمەتری هەرێمی کوردستانە 16,000 فەرمانبەر هەیە کە دوو موچە و سێ موچە و چوار موچەن پێشە مشتێک ئەگەر هاتوو لە حاڵەتێکە ئەو ڕێکەوتنە بەو ژمارەی کە ئێمە ویستمان 320 ملیارد دینار نەدرێ مانگانە حتمما یعنی شتێک هەر کورد بە شتێک ئەگەڕێتەوە بەڵام من دڵنیام کە ئەو ژماری ئێمە ئەمانەوێت ئەم جارە ئەو ژمارەمان نایێنێ ئەگەر هاتوو بۆ شێوەیە نەبوو کەمتر درا ئەبێت ئەو چاکسازیانە یەک 16,000 مۆزەفمان هەیە پێڵن سێبەر پێڵن فەزایی پێڵن بدی ئەنوە شکڵ ناو ناتۆرە هەیە خۆمان نزانین ئەمە پێشە مشتەکە بێ یەک لای بێتەوە دوو ئەبێت داهاتی نەوت شەفافانە باز بکرێت بۆی ئەو دەرگایە کە خەڵک ئێستەوە ئەزانێت کە خۆپشاندەر ئەڕوات کە مدیریتی ناحی خورماڵ ئەسووتێنەوە ئەزانێت بودجەی نەوتەکە لێرایە بووی تێبگات کە ئەمە فەرمانگەیشی دەوڵەتە کاکی خۆپشاندەر ئەمە علاقی بە نەوت و بە داهات و بە موچی تۆ نییە سێ ئێمە داهاتمان هەیە داهاتی گومەرجیمان هەیە ئێمە شیرینی نەوتمان هەیە ئێمە هەندێک کۆمپانیامان هەیە ینی کورد ئەبێت بەڕاستی لە هەرێمی کوردستان ئەبێت چاکسازیی ڕاستەقینە بکەین چاکسازیش بە فعل ئەکرێت بە دروشم و بە میدیا و بە ڕاگەیاندن و ئەمانە ناکرێت هەتاوەکو ئێستاش لینکێکی عەرەبیمان نییە لەگەڵ عەرەب لینکێکی ئەژنەبیمان نییە لەگەڵ UN تیان بگەێنین کە ئەم دەوڵەتی ئێمە چۆنی ئەبین بڕێوە ئێستا هەر کەسێک باز لە کوردستان کات یعنی وەک دەوڵەتێکی مافیایی کە کەس نازانێت چۆنە بۆ لەبەرەوەی کە کورد و کرمان شەفاف نین ئێمە لەگەڵ هاوڵاتی خۆمانە و لەگەڵ دەوروبەریشمانە لەگەڵ ئەو نێوەندە نێو دەوڵەتیانەی کە سێری وڵاتەکان ئەکەن ڕاستی ئێمە لێرە ئازادی هەیە بەڵام خۆ تۆ بێ ئازادی ئابووریشت هەبێت ئەبێ بزانی کە نەوت چۆن ئەفرۆشێ ئەبێ بزانی کە داهاتی باشماخ و برایم خەلیل و پەروێزخان و حاجۆمەران و چۆچووە
چۆنە چەنە کێئی با چۆنە بێتەوە ئەبێ بزانێت کە چەند مۆزەفت هەیە ئەم مۆزەفانە ئینتاژیان چییە بەری چەندی دەوام ئەکات یعنی کەواتە تۆ لێرە سێرەکەی کۆمەڵێک ڕقم هەیە شاراوەتەوە دوو کۆمەڵێک خەڵک هەیە لێرە لە وڵاتی ئێمەیە ترۆقیان کردووە لە هیچەوە بوون بە ملیاردێر و داژە ئەنیشێ لەسەر تەلەڤیزیۆنیش قسە بە حکوومەتەکەی خۆی ئەڵێتەوە ئەی باشە تۆ 10 ساڵ لەمە پێشخاوەنی 10 دینار نەبووی ئێساتێک کە 10 ملیارد دلار سەرمایەکەتە و ئەنی ئەمانە هەمووی ئەبێت کاڵم چاکسازی ڕاستەقینە وەک وڵاتێکی ئەوروپی کورد بە کوردی بە کورتی ئەبێت سیستەماتیکی ئیش بکەین ئەبێ بە دیسپلینێکی کاری ئیداریانە ئیشکەین تۆ مۆزەفیت ئەمە استحقاقی خۆتە تۆ سەرمایهداری ئەمە استحقاقی خۆت ئەبێ ئەوەنە دەستکەوێت نەک تۆ ڤێلایەک دروستکەی بە 6 دەفتەر بی بە 8 دەفتەر تۆی تریش مەکتەبێک دروستکەیت بە ناوی مەکتەبی ئەژنبی مناڵی خەڵک بێنی 3 ملیۆن دیناری لێوەرگرە ئێمە کە ئەڵێم ئێمە ڕقممان نییە ڕقمەکانی ئێمە ئەمە کێشەکانە بازارێکت هەیە 6 نوع میوە ئەکڕی هەرێکان سعرێکی لەسەرداناوە 6 نوع وە بەرهێنان و کاری زەویزارت هەیە شوقەت هەیە بە 30 دەفتەر شوقەت هەیە بە 5 دەفتەر یعنی کەواتە تۆ لێرە کاڵن چاکسازی بکە ئێمە ئەوەی اعتیمادی یەکەممان لە سەرەتاوە لەسەر نەوت نەبووە بۆ لەبەرەوەی کە نەوت ئەگەر چاکسازی بکرێنەوە ماڵی خۆمان ڕێکخرێتەوە پێت وایە ئەمە بکەینەوە قات و قڕێکەی سە خەڵک لێ ترسی ئێمە لە ئەساسی ئێمەوە لە بیرمان نەچێت لە ناو تەوراتە منطقەی کوردستانی ئێمە کە ئەکەوێتە باکووری کوردستان و باشووری کوردستان بە بەهشتی عەدەن ناوی براوە بەهشتی عەدەن لە هەموو شتێکی تایە یعنی دەوڵەتێکی ئەوەنە دەوڵەمەنین ئەرزێکی دەوڵەمەند هەوایەکی دەوڵەمەند ئاوێکی زۆر زەوی بە پیت ئێ باش ئێمە بۆچی بڕین اعتماد بکەین لەسەر نەوت و نەوتەکەش سوێنێ کە بەرزە بێتەوە بە دەردی سیاست مەرحەبایی کەس نەکەین بەس کە یێتە خوارەوە کاتێ بێت دەستکە بە پشتێنی هەموو دەوڵەتانە نەخێر ئێمە پێشەمشن ناوماڵی خۆمان ڕێکخین یەک لە ڕێگەی حیزبەکانەوە دوو لە ڕێگەی ئەم حکوومەتەوە کە هەرچی هەیە با بە خەڵکی بڵێت خەڵک بۆچی بێنی سە لێرە لە دەربەنی خان دایری مرور بسووتێن و ئەوراق بێن و لە دایری کارەبا بسووتێن خەڵک نازانێت بە شتەکە چۆنە ئەگەر ئێمە هات و شەفافانە توانیمان بەڵێ ئێمە ملیۆنێک و 250,000 موچەخۆرمان هەیە بە پێشمەرگەوە بە پۆلیسەوە بە پاسەوانی سوورە بە هەموویەوە چەنی ڕاستەقینەیە و چەنی فەزاییە بەڵێ ئێمە داهاتی ماڵنگانەی نەوتمان ئەوەنەیە چەنی بۆ خۆمان خەرجەکەین چەنی ئەینەوە بە قەرزات چەنێ ئێمە ئاخر جار سەرۆکی حکوومەت ئیعلانی کرد کە ئاشکرای کرد کە نزیکەی 29 ملیارد دلار قەرزاری 29 ملیارد دلار ئەمە ئەرباحیشی ئەڕواتە سەر ساڵانە کەواتە ئێمە ئەبێت تەقەشوف بکەین ئەبێ دەست بەخۆوە بگرین ئەبێ ڕاستگویانە لەگەڵ شعب بوو لەگەڵ دەوڵەتی دراوسێ و دار و بەردا هەسوکەوت بکەین ئێمە نەمانزانیوە ئیداری خۆمان بین بەڕاستەقینەوە ئیدارەمان ناوە ینی ئێمە دەوڵەمەندانە ژیاوین داهاتی تاکی کورد بەهۆی نەوتەوە لەسەر و داهاتی تاکی زۆر وڵاتەوە بوو بەڵام ئێستا وردەور دەکەت داهاتی کە نرخینەوە دابەزێت هەموو وڵاتەکە نەکرد ئێمە عراقیش لەگەڵ ئێمە باری ئابوورێکە هینە بێت تازا خۆم دروسە بێت ئەو کاتێککە پێڵێن هەڵاوسان دروسە بێت و خەڵک هەم دیسان جارێکی کە ئەبێت پەنابێتەوە بەر ئەوەی کە بەو ڕۆژە نەگەینەوە لە ناوەڕاستینەوە دەکانە خەڵک وڵاتەکەی بەجێ هێشت ئەڕۆژ بوو ئەگەر کاریتیان نەبێ و بەتاڵە نسبەتی بەتاڵە لە بەرزبوونەوەیە بێ و پارە کەم بێت و قیمەتی پارە لە دابەزی نابێت و دۆلار بەرز بتانی ئەمانە هەمووی ئەو کێشانن کە ئێمە خۆمان لە قۆناغێکە دیومانە لە بدایەتەوە دەکانە ئێمە حکوومەتێکمان هەبوو ڕاستە حکوومەتەکە ئەچوو بەڕێوە بەڵام خەڵک باش نەئەژیا خۆش نەئەژیا خۆشگوزاران نەبوو بەڵام ئێستا ئەکرێت ئەو داهاتی کە هەمانە کە تەوزیفمان کردووە کە بەکارمان هێناوە زۆر بە وردی چاکسازی دەست پێ بکەین من دڵنیام لە ڕێگەی ئەو چاکسازیەوە ئەکرێت وردە تا نرخینەوە بەرز بێتەوە گەینەوە بۆی کە وەک جاران خەڵک خۆشی بوێن و دەوڵەتان و ئەمانە سەرمان بۆ دانەوێنن تا ئەو کاتە لەم قۆناغا بۆ چاکسازانە پەڕێنە قۆناغی داهات زۆر باش مامۆستا بۆ چوونی بەڕێستان لەسەرەوەی کە ئەم هەموو ڕەخنە لە خۆگرتنانەی کە هەمانە کە واقعیشە بەشێکی زۆریان چۆن چارەسەر بکرێن خۆ ناکرێمە هەر بڵێن ئەگەر لەگەڵ بەغدان ڕێک نەکەوتین ماڵی کوردوێرانە بێ نا بەدڵنیاییەوە یعنی ئەو تەرحانی کە هەیە باسی ناوخۆی ماڵی کووردە ئەمە اعتراف لەسەر ڕابردوومان بکەین گەورەترین مشکلەوە بۆ بەشێک لە جوابەکانی مامۆستاژەوەی ئەمە اعتراف لەسەر هەڵەکانی پێشومان ناکەین یعنی کاکە عقودی نەوتت کردو بۆری چی لەسەر نەوتە کردوتە 460,000 بەرمیل ڕۆژانە ڕۆ بۆ تورکیا یعنی چێت مشکلەی بۆریە حەزەکەی دە بۆری کە ڕەوانەکە بۆ تورکیا یعنی ئێمە ئەنجا باستەکە باسی خەڵک نییە یعنی کە ئێماڵێن جەناوی مامۆستا باسی کرد هاوڵاتیان و ئەوە حکوومەت بەوەی کە یەک بخرێ نەخێر ئێستا هاوڵاتیان هەرێمی کوردستان لە دۆڵێکە حکوومەتی هەرێمی کوردستانیش لە دۆڵێکە بەڕاستی چکە متمانە نەماوە باسەکەەوەی ئێمە چۆن ئەم متمانەیە بژێڕینەوە ئەم اعتراف بە زەمب
اعتراف لەسەر هەموو هەڵەکانی پێشومان بکەن چ عەقدێک کراوە چ ئەو موچەنایەسانەی کە باس کرا بە هەرناوێکەوە کە ئێستا و بەتایبەت لایەنی دەسەڵات کە بەرپرسە لەمە و هەموو ئەو بەدگومانی و ناکۆکی کە لە ناو هەرێمی کوردستانە هەیە بەڕاستی ئەکرێ ینی سەرۆکایەتی هەرێم کە بازەکرێ ئەمە ناڵێن ئەم مۆڤدێکە ڕۆژتووە پشتگیری پێ نییە ئەو پشتگیری سەرۆکایەتی هەرێم و سەرۆک حکومەتی پێ نییە ئەڵێن حکوومەتی هەرێمی کوردستان بە سەرۆکایەتی هەرێمیشەوە ئێستا ضعیفە بەرامبەر بەغا و بەرامبەر ناوەند بۆ باسەکە بەغا ئێمە کاکە لەوە گەڕێن خۆی مە هیچ بە شاباش بەسەر شانی ناوەندا ناڵێن بەڵام باسی ناوخۆی هەرێمی کوردستانەکەین ئێمە ئەڵێن ئەگەر بەغا نەبوو و ئەگەر ناوەند نەبوو ئەگەر هەرێم وەفدی هەرێم و دانوستکارەی هەرێمی کوردستان بەدەست بەتاڵی گەڕای ئەمە چی بکەین بۆ پێویستە لە ناوخۆی هەرێمی کوردستان لایەنەکان مفاتحەیەکی باش بکرێ بەس بە سەداقەتەوە من دەستخۆشی لەو لایەنە ناکەم ئێستاش کە بەشداری کۆبوونەوەی پێنج قۆڵی ناکەن و دەستخۆشی لەو لایەنە ناکەم کە بە شانازی و یەکگرتووی ئیسلامی کوردستان یەکێکە لەو لایەنە ئامادەی ئەوە نەبوو کە داخلی وەفدە پێنج قۆڵەکە بێ بچێ بۆ بەغدا بە چ بچم من ئێستا لە ناوخۆی هەرێمی کوردستانە ئێستاش گومانم لە عقودینەوت هەیە ئێستاش گومانم لە حکوومەت هەیە ئێستاش بەبوونی هەڵوێستێکم لە پەرلەمان 23 مەقعد لە ئەنجومەنی محافظەی دوهۆک لە یەکگرتووی ئیسلامی کوردستان وەرەگرێتەوە چ متمانەیەکم بەم دەسەڵات و بەم حکوومەتا بێ زین چۆنە متمانە لەلایەن دەسەڵاتەوە بۆ لایەنەکانی ئۆپۆزیسیۆن لەلایەن دەسەڵاتەوە بۆ هاوڵاتیانی هەرێمی کوردستان نەماوە تاکە ڕێگا کە هاوڵاتیان و موچەخۆران و فەرمانبەران بەس بێتیانەوە بە وەفدی دانوستکارەوەی کە لە بەغا چۆڕێک پارە و چۆڕێک موچە بۆ وڵاتە بێنێتەوە ئێمە لەم وڵاتی خۆمانە دڵنیاین لەوەی من بەڕاستی ئەڵم لەوەی کە هیچ کەس و هیچ لایەنێک ئەو ناوانەی کە هەیە باسی بندیوارە باسی نازام چییە ببردرێ من ئێستا بە تەحەداواڵم هەم لە برادرانی یەکێتی نیشتیمانی کوردستان و لە برادرانی پارتی دیموکراتی کوردستان هەربا لە نم شاشانەوە لە شاشە و لە ئیعلامەکانی خۆیانەوە با ناوی 400 کەس بێنن بڵێ ئەمە موچەی نایاسایی بوو بڕیمان لەبەر خاتری مامۆستا و فەرمانبەرانی هەرێمە نەک دەست بخەنە ژیرفانی موچە و مامۆستانی هەرێمی کوردستان متمانە چۆن بژێڕێتەوە کاکزانە من مامۆستایەکم ئەمساڵ 4 موچە وەرگرتووە یەک موچەی تەواو وەرگرتووە 4 موچەی کە دراوە بە 4 کەسیانی تەواوە واتە 4 موچە وەرگیراوە واش لە 121 لێ بڕێ بە قەناعەتەوە ئەگەر هەرێمی کوردستان و دەسەڵاتداران لە هەرێمی کوردستان بێنەوە بڵە کاکە ئێمە متمانەمان بە بەغانەماوە و بەغا دەستی بە ئێماکە و ناوەند بالفعل کەوتۆتە ئەزمەیەکی گەورەوە کاکە ئێمە ئەمە سەرمایەمانە و ئەمە ژێرخانی ئابووری هەرێمی کوردستانە و ئەمە پارە و سەرۆت و سامانی بەرپرسەکانمانە کە لە ماوەی 30 ساڵە کۆمان کردوێتەوە نیەت پاکی بۆ ئێواخێنە ڕوو و ئەیخێنەوە خزمەتان ئێمە موچەمان ئەوە نەپێدرێ با من لە 150 لێ ببدرێ بەڵام بە متمانەوە بە من بڵێ من کە کاتێک لە 121 شم لێ بڕێ مۆزەفێک فەرمانبەرێک بە زەنابی مامۆستاشەوە لێ بڕێ دڵنیام لە ناخەوە و یعنی چۆنڵێ هەست بە ئازارێکەکە بەڵام ناتوانێت دەری بڕێ بە دڵنیاییەوە چۆ کەس ناواقع مامۆستا تۆ حەز ناکەی موچەی تاوا وەرگری هەستەکەم بە گوناحیانە هەر گفتوگۆەکەین ئەزانی هەستکردن بە گوناه ئەوەیە کە بۆ نمونە تۆ سێرکە ئەگەر حکوومەتی هەرێمی کوردستان خاوەنی زوڵمەکەیە ئەم قسەی جەنابەت ڕاستە بەڵام ئێمە بینین حکوومەتی عێراقی بە 3-4 ملیۆن بەرمیلی نەوت کە ڕۆژانە هەناردەیەکە دەوڵەتێکی زەخم زیاتر لە 160 میلیارد دۆلاری قەرز کردووە هەموو وڵاتانی ئەوروپا ئەمریکا هاوکاریم دەوڵەتاکەن ئێستا خەڵک لە ناسرێ و لە بەسرا خۆپشاندانەکە بۆ بژێوی بۆ قوتێکی باشتر بۆ ئەمنێتێک کە لە هەرێمی کوردستان هەیە ئەو گوشارێک کە لە هەرێمی کوردستان هەرێمی کوردستان هەیە حکوومەتی عێراقی کە دەستی خستۆتە بینەقاقە ئێمە بەشێکی گەورەی پەیوەندی بۆ هەیە کە لە 10 ساڵی ڕابردوو لە 2003 بۆ 2013 هەرێمی کوردستان پێشکەوتنی گەورەی بەخۆیەوە بینی ئاودانی هەبوو کرانەوە هەبوو ئەمنیەت هەبوو شارستانیە دروست بوو هەموو هێزە عێراقی عەرەبیەکان کۆکن بە سونە و شیعەوە لەسەر ئەوەی کە ڕێگری بکەن لە پێشکەوتنەکانی هەرێمی کوردستان باشە ئێستا قەناعگەشتینەوە قەناعەتەی قسەکە لەوەیە ئێستا ئەمە تاکیدی لە ناوەند تووشی کێشەیەکی دارایی بووە دڵنیایە ئەو پێشکەوتنێک کە ئێستا هەمانە و بەتایبەت لە بواری ئازادیە کە خۆپشاندان نەکرێت کەس ناژیرێت کە کەس دەستە شەقامەکان شەهید ناکرێ و بە دڵنیایەوە کە پۆست لەسەر ئەساسی حیزبی لەلایەنەکانی تر ناسەندرێتەوە ئەمە هەرێمی کوردستانە زۆر بەشان و باڵە نین مامۆستا ئاگاداری واقعی هەرێمی کوردستان باشە بەڵێ بەعکسەوە بە دڵنیاییەوە چکە دۆخی هەرێمی کوردستان تازە بە تازە سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان لێ واقعی هەرێمی کوردستان بگوازینەوە چی بگوازینەوە کاکزانە دۆخی ئەوەی کە تا ئەگەر عێراق بە ئەزمەی مالی خۆشیەوە بێ موچەی تەواوی فەرمانبەرانی داوە بەڵام ئێمە لە کوردستانە 4 موچەمان وەرگرتووە ئەوەی مامۆستا باسیەکە ئێمە تەکیدین ئەوەی کاکەران فەرمی چی بکەین ئێمە دڵنیاین ناوەند ئەمە کێشەیەتی باش ئەم دووەلی ئیقلیم چاویان بڕیوەتە سەر ئەمە ئاوەدانی کوردستان و خۆشگوزارانیە خواب کە ئاوا بمێنە لێمان لەسەرنەوە دووەلی ئیقلیم و دووەلی ئەوروپی هەمووی
باش ئەمە خەتایەکە ئەی خۆمان مامۆستا تۆ دڵنیای حیزبەکەی جەنابەت یعنی ئەو موچەی کە ئێمە باسیەکەن موچەی عەقید و نەقیب و بندیوار هەیەتیاننا حەزەکەم بە بەڵێیان نەخێر ئەزانی مەبەستم چییە باسەکە ئەوەیە ئێمە مامۆستا گیان ئەمانەیە متمانە بۆ هاوڵاتی بژێڕینەوە کە کاتێک تۆ ئامادەنی موچەی بندیواری ناحەقی و نایاسایی فەرمانبەران و چۆن دەڵێ مۆزەفی حیزبی خۆت ببڕی بەرپرسەکانی خۆت ببڕی ئێوە خەڵکە متمانە بەم حکومەت ئەو هەوڵەی کە کاکاروانە فەرموویە بە دڵنیایەوە ئەو بارودۆخە لە هەرێمی کوردستان دروست نابێ بۆیە هاوڵاتی لە هەرێمی کوردستان متمانەی نییە کە وەفدەکە بگرێتەوە لە ناخۆی هەرێمی کوردستان بتوانێت ئیدارەی واقعی مالی کوردستان بدەیت. سپاس چی بکرێت کاک لە ڕوانگەی ئێوە لە سەقسەکانی عەبدولخالقیشەوە بەڕاستی ئێستا بۆ منە حیزبەکەی تۆ لەگەڵ چاکسازیە بە دڵنیای لەگەڵ چاکسازیە چاکسازی کە چووە پەرلەمان و دەی پارتی 45 کورسی هەبوو کە گەورەترین هێزی ناو پەرلەمانە و دەنجی بۆ پرۆژەیە و ئەو پرۆژە ئێستا بە عەمەلی لەناو ژیانی واقعی کۆمەلگەی کوردیا وردە قۆناغ بە قۆناغ دەست بە جێبەجێکردنی کراوە و پێویستی بە پرۆژەی ئاسایی تریشەیە بەڕاستی پارتی دموکراتی کوردستان بۆ پەرجدێتەوە لەگەڵ چاکسازیە و کارشی بۆ کردووە بەڵام کێشەکە لەوایە کە بەڕاستی هەرێمی کوردستان لە بەردەم ژمارەیەک لە گەلە کۆمایە گەلە کۆمەی ئەوەی کە جەنابەت پێڵی شەڕی پارتی ئەوەی کە جەنابەت پێڵی شەڕی پارتی و پەکەکە شەڕی پارتی و پەکەکە نییە شەڕی کێشەلانەوەی ئیقلیمیە بۆ هەرێمی کوردستان مامۆستا ئەو خاڵی کە باسی دەرەکیش کرد باسی بۆ نمونە پەکەکەیە هەر هێزێکە بالفعل ئێمە لە زۆری سەوزایی بینین کاکە واقعەکە جیاوازەوەی جەنابەت جیاوازەکەی لێرە من پەکەکە بە هێزی چەکداری بەشداری خۆپشان دانەکات مامۆستا نا عەرزەکەم لە زۆنی سەوزا مامۆستا و زۆنی زەرد ئەو لە پێشێ پێشمەرگی پارتیاشی کردووە مامۆستا هەمومان باشە تەوەرەکەی ئێمە ئەوە نیە بە باسی ئەوە نەکەینەوە گرینێکی زۆر مامۆستا خۆ پیشاندان مافی هەموو هاوڵاتیەکە بەڵام بە هیچ شێوەیەک کەسمان لەگەڵ توندوتیژینین لەگەڵ بارەگا سووتاندنین بەڕاستی ئەمە دەستێکی قێزەونە بەڵام هاوڵاتیکە گاتەتیری ئیدارەتان نەکردو ئەو چارەسەرەکانمان چارەسەرەکانی ناوخۆمان باش ئەزانی چارەسەرەکان دەستی پێکردو لە ناو هەرێمی کوردستانەوە هەروەی کە پرسی چاکسازی بۆتە ئەولوێت بۆ حکومەتی هەرێمی کوردستان و سەرۆکایەتی هەرێمی کوردستان دەرکردنی ئەو بڕیارێکە لە پەرلەمان و سەبارەت بە چاکسازی دەرکراوە نمونەیەکی وازەحە لەوەی کە ئێمە ئەمانوێت لە ڕێگەی قانونەوە چاکسازی بکەین لە کوردستان و بەڕاستی کاتێکیش ئەو زنجیرە کۆبوونەوانە ئەکرێت لە سەرۆکایەتی هەرێمی کوردستان و جەناب دەڵێ ئێمە بە شانازیە و بایکۆتمان کردووە ئەو بەڵگەی ئەوەیە کە ئێوە بەشێک نین لە پرۆسەی ئاشتی بەشێک نین لە چاکەی گشتی لەم کۆمەلگایە قسەکانم بکەم چارەسەرەکانمان زۆر جار گلەیتان کردووە لەسەر ئەوەی زۆر جار گلەیتان کردووە لەسەر ئەوەی کە بەشداریتان پێ ناکرێت بانگ ناکرێن بەڵام کە بانگتان نەکرێن بایکۆتێکن بەڵام کە داواتان لێکرێت بەشداریکەن بەشداری ئامادەین چاکسازی بکەین چاکسازی پرۆژەی حکومەتی هەرێمی کوردستان و کابینەی نوێی حکومەتی هەرێمی کوردستانە بە هەنگاوی زۆر باش چۆتە پێشەوە بەڵام کاری زۆری ماوە و کێشەکانیش بۆ کۆتایی ناکەین خۆمان تاوانبار بکەین پشکی شێری ئەو کێشانەی کە ڕوبڕووی هەرێمی کوردستان کراوەتەوە لە بەغداوە ڕوبڕوومانەوەکرێتەوە لە ناوچەکەەوە ڕوبڕوومانەکرێتەوە لە ڕێگەی چەکەکانی دەستی هێزەکانی پارتی کرێکارانی کوردستان و ڕوبڕوومانەوەکرێتەوە لەبەرەوە ئەو زمانەی کە پێمانەڵێ ئێمە خۆمان تاوانبارین بەڕاستی ئێمە لەگەڵەوە نین ئێمە تاوانبار نین ئێمە لەگەڵ دروستبوونەوەی عێراقا لەگەڵ بنەماکانی هاوبەشی و تەوافق و سازا نبووین ئەوەی کە پێشێلی ئەمەی کردووە حکومەتی عێراقیە ئەوەی کە پێشێلی هێزە عەرەبیەکانن ناکرێ ئێمە خۆمان تاوانبار بکەین کاکزانە بام قسەی تەواو بکەم پرۆژەی غاز و نەوت هەتا ئەم چرکە ساتە دوای 7 ساڵ لە حکومەتی عێراقی نەبراوەتە پەرلەمان و نابێ بەیاسە بۆچی نابێ لە دەستوری عێراقی هاتوو کابێ سەرژمێری گشتی بکرێ 7 ساڵ لە حکومەتی عێراقی پێکهێنراوە و حکومەتی دیکتاتۆری تێپەڕیوە 7 ساڵ تا ئێستا ئامادە نەبوون سەرژمێری بکەن بۆچی نایکەن مادەیەکی وازەحی بنای مادەی 140ەوە کە مافەکانی خەڵکی کوردستان جێبەجێیەکە کە تعریب کۆتایی پێێنێ کە کوردی ئاوارەی ڕەنجەڕۆ گەڕێنێتەوە بەناو کەرکووک و خانەقی نوشەنگان بۆچی جێبەجێ ناکرێ هێزی پێشمەرگەی کوردستان کە هێزێکی پارێزەری هەرێمی کوردستانە بە پێی دەستوری عێراقی بەشێکە لە منزومەی دیفاعی عێراقی بۆچی تا ئەم چەند ساڵە تحقیقی مافەکانی کەم بەرەو کۆتایی بوو دو سەرنجی بەڕێستان لەبارەی چارەسەرەکان بە کورتی بسپاس من باوەڕم وایە ئێمە بێ لەناو خۆیان جارێکتر بگەڕێنەوە بەناو خۆمان چارەسەری کێشەکەی ئێمە لە هەولێر و لە سلێمانیە کەمتر لە بەغدایە و بەڕاستی زمانی خۆ تاوانبارکردنیش هیچ شتێ بێمە نابەخشێ لاواسترمانەکە خراپترمانەکات ئەرکی سەرشانی خەڵکیش قورسەکە ئەگەر پرسەکە خەڵک بێت ئێمە بە هەموو شێوەیەک ئەوەی کە مامۆستا باسی کرد بالفعل
هەر لایەنێک بێ کە تەدەخل لە ناوخۆی هەرێمی کوردستان بکەوە ببێتە پشێوی لە ناوخۆی هەرێمی کوردستان ئێمە ڕەفزەلامان و بەڕاستی ڕەتمان کردوێتەوە. دووەم ئەو باسی ئەوە نەکەین ئەم زمانی کە مامۆستاڵێ خۆتاوانبارکردن ئەمە زمانێکە جۆرێک لە جۆرەکان یعنی غامزە لای هاوڵاتی نەخێرە بێ بڵێن ئاعتراف بە هەڵەکانی پێشومان بکەین بۆی جارێکی ترێمە ناوخۆی خۆمان دابڕژینەوە و متمانە لەوان لایەنەکان و لەوان هاوڵاتیان و حکوومەت دروست بکەینەوە بەڵام بە شەرتێک چاکسازی بەڕوونا و چاکسازی بە ڕیکلام و بەیعلامنا چاکسازی کە بەخاڵ کە بەداخەوە من نمبیست یەک بە دوو بە سێ ئەگەر لە بڕینی موچە یەک کارمەندی حیزبیەوە بێ کە لێرەدا باز بکرێت بۆیە ئەمانێ ئەم متمانێ بژڕێتەوە بۆ جارێکتر هاوڵاتیان هەرێمی کوردستان بە خاک و بە حکوومەت و بە پەرلەمان و بە خۆیان بزانن بەڕاست. دەستخۆش کاکاروان دو سەرجی بەڕێستا بە دڵنیایی و یەکێتی نیشتمانی کوردستان لەگەڵ ئەوەیە کە هەموو شوێنێک هەموو بەردێک لە شوێنی خۆی دابنرێت و 16,000 فەرمانبەری بنسێبەر و بندیوار هەیە لەگەڵ ئەوەیە کە بە پێ ئەو بایۆمەتری ئەو سیستەمێکە کراوە ئەمە یەک لای بێت و دوو ئەو تەبایۆن تەبەقی کە دروست بووە لە بینی هاوڵاتیە یان ژێری ژێرە یان سەری سەرەوە ئێستا چینی ناوەڕاست نەماوە. یەک لە دروشمەکانی یەکێتی نیشتمانی کوردستان ئەوەیە کە چینی ناوەڕاست یەک لەو یعنی ئەتوانم بڵێم ئەگەر چینی ناوەڕاست زۆری نەبێت ڕاستش هەژاری هەیە و ڕاستە دەوڵەمەندیش هەیە بەڵام ئێستا لە لای ئێمە ئەم کێشەیە دروست بووە ئەم کێشەیەش چی کردووە بازاری ئازاد و سەرمایه‌داری ئەوەی کردووە کە چینێک ساڵێک 4 موچەوەرگێ بەڵام چینێک لە پڕ بێ بە ملیاردێر کە هات و میلەت وەکو یەک توانی بە نانێک ئەگەر هات و بەشکرا نانەکە بەسەر هەموویە من هەست ئەەکەم کە ئەو کاتە خۆپیشاندەریش لێرە بۆ تووڕێەوە نایەتە سەرجادە بۆ لەبەرەوەی دەوڵەمەندێکی زۆر دەوڵەمەند نابینێت ئەو کاتێکی ئێستا هەیە. ئەمە دروشمی ئێرەیە ئەم زۆنە ئازادی تایە بەڵام هەژاری زۆر هەژارین بەڵێ هەژاری نایەگە بەراوردکەی سلێمانی و هەولێر سلێمانی و دهۆک لێرە هەژارێکە تەواو تاوی سەرنووە و خەڵکیش بۆیە لێرە زۆر نیگەرانە بەڵام کات نەچوە بچێ وەکو باسم کرد جارێک کە ژێڵێمەوە ئێمە لەسەر دەوڵەمەندترین خاکین بەڵام بەداخەوە لە مەتاوەکو ێستا 100% مێشکمان بەکار نێناوە بۆ ئیستیقلالکردن و بەکارهێنانی ئەوەی کە خوا پێی بەخشی. سپاس بۆ بەڕێز کاروانانوەر کادری پێشکەوتی یەکێتی نیشتمانی کوردستان سپاس بۆ بەڕێز مامۆستا عەبدولخالق ماوەتی کادری پێشکەوتی یەکگرتووی ئیسلامی کوردستان سپاس بۆ بەڕێز سەربەر ساڵح کادری پێشکەوتی پارتی دموکراتی کوردستان سپاس بۆ سمیوانی ئەزم بینەرانی خۆشەویست بە هیوای ئەوەی کە شاندی باڵای هەرێمی کوردستان بگاتە ڕێککەوتن لەگەڵ بەختاوە کێشەی موچە و بزۆش چارەسەر ببێتوە ئەگەر نەش بێت لە ناوخۆ چاکسازیی ڕاستەقینە و کۆینوانەکانە وتیان بکرێت بۆ ئەوەی کە بچێتە خزمەتی ژیانی هاوڵاتیانەوە. بەرنامەی ڕەهەندمان لەگەڵ هاوکارانم پێشکەشکردن تا بەرنامەی داهاتوو بەخواتانە سپێرم هەر شاد.